دارەکانی هەفتەی بیستواری خولی نایب عێراق و لەسەر یاریگای خۆیان هەولێر میوانداری دیوانیە دەکات. دیارەکە ڕۆژی چوارشەممە لە کاتژمێر 6 ئێوارە لەسەر یاریگای فرانسۆریری بەڕێوە دەچێت. هەولێر بۆ یاریە دوایین مەشقەکانی لەسەر یاریگای خۆی ئەنجامدا بە ئامادەبوونی تەنیا 12 یاریزان. زۆربەی یاریزانانی پێکهاتەی سەرەکی لە مەشقەکانی یانەکە بەشدار نەبوون. هەولێر لەژێر سەرپەرشتی نزار مەحروسی ڕاینەر لە 6 یاری سەرەتای 16 خاڵی کۆ کردوێتەوە. هەولێر لە ناوچەی دابەزین بەرەو ناوەڕاستی ڕیزبەندی هێنا، بەڵام 3 یاری هەولێر سەرکەوتنی تۆمار نەکردووە. تووشی 2 یەکسانی و شکستێک هاتووە. هەولێر ئامانجێتی لەم یاریە بگەڕێتەوە بۆ سەرکەوتنەکان. خاوەنی 26 خاڵە و لە خانەیی یانزەیەمدایە. هەولێر بۆ یاریە لە توانەکانی هەریەکە لە شوان مامۆی کاپتن و بیلا ساڵح و ئاکاماشم و هەڵۆ فایقیش بۆی پێکانەوە بێبەش دەبێت. دیوانێژ لە دۆخی خراپی ئەنجامەکاندایە خاوەنی تەنیا 17 خاڵە و لە پلەی 18 ڕیزبەندی دێت. تیپەکەمان باشی ئامادەیە، سپاس بخوا بەس شوان مامۆ نوێی پێکانی هەیە. ئەگەر تیپەکە باشی ئامادەیە سێ خاڵی ئەو یارێژ زۆر گرنگە لە بۆمە داوا لە هاندەرانی ژەکەم هەروەک لە یارەکانی تێ بە گڕوتینەوە بوونە یاریزانی ژمارە 12 ئەو یاریش ئامادە بن ئینشاڵڵا.